کارمەندانی مەدەنی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داوای هاوتاکردنی موچەکانیان دەکەن لەگەڵ کارمەندانی ئاسایشی ناوخۆی وەزارەتەکەیان پاش کۆبوونەوەیان لەگەڵ پارێزگاری سلێمانی لە یاداشتێکدا هەفتەیەک مۆڵەت دەدەنە حکوومەتی هەرێم ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بایکۆتی دەوام دەکەن. ئێمە وەک نوێنەرانی فەرمانبەرانی مەدەنیەکە ئیداریەکانی وەزارەتی ناوخۆ لە ڕێی ئەم یاداشتەوە کە هەموو بەراییەکانی هاوپێچی دۆسیەکە کراوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەکەین بە پەلا موچە و دەرماڵەکانمان هاوتای کارمەندانی ئاسایشی ناوخۆی وەزارەتەکەمان بکرێ. ئەگەر لە ماوەی هەفتەیەکیشدا و داواکاریە جێبەجێ نەکرێ لەسەر تاسەری کوردستاندا فەرمانبەرانی مەدەنی بایکۆتی دەوامەکەن و خۆپیشاندان و مانگرتنی سەرتاسەریش ڕادەگەێنی. جێبەجێ کراوە تا ئێستا هەموو لایەنە پەیوەنددارەکانی وەکو پەرلەمانیش و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆش پشتگیری ئێمەیان کردووە. بەڵام ئێستا ئێمەش داواکارین، ینی فەرمانبەرمان هەیە، ینی موچەکە لە 200,000 تێپەڕ ناکات. بە پێی زانیاریەکان حکوومەتی عێراقی بە یاسا موچە و دەرماڵی کارمەندانی ئەمنی و مەدەنی وەزارەتی ناوخۆی هاوتا کردوێتەوە، بەڵام ئەو یاسایە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ ناکرێت. لە ئێستاشدا بۆ هاوتاکردنی موچەکانیان کارمەندانی مەدەنی وەزارەتی ناوخۆ ڕەزامەندی وەزیری ناوخۆ و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمیان بەدەستێناوە، بەڵام وەزیری دارایی بە بیانووی قەیرانی داراییەوە موچەکانیان هاوتا ناکاتەوە. ئەوە لە کاتێکدایە لا باشترین حاڵەتدا موچەی کارمەندانی مەدەنی لە وەزارەتی ناوخۆ نزیکەی 450,000 دینارە و بەشی بژێوی ژیانی ڕۆژانەیان ناکات. بەڵام بەداخەوە ئەم یاسایە لە ساڵی 2013ەوە لە 26 هەشتی 2013ەوە لە بەغا جێبەجێ کراوە، تەنانەت ئەو موچانش کە فەوتاوە هەمووی تعویز کراونەتەوە، بەڵام لێرە تاوە پێستا جێبەجێ نەکراوە. هەرچەند هەوڵمانداوە بە سپاسەوە وەزارەتی ناوخۆ پشتگیری کردوین و ئەنجومەنی وەزیران پشتگیری کردوین، بەڵام ئەوەی ما وەزارەتی دارایی تا ئێستا ئەم یاسای جێبەجێ نەکردووە، موچەکەی هاوتا نەکردوین. وەڵی هۆکاری جیاکاریەکە هۆکارەکە یانی حکوومەتی هەرێم وەزارەتی داراییە. ئەجینا ئێمە کۆن کە دەستمان کردو بەم ئیشە لە ڕێی مڵین مەحافەزە و قایم قامێتەکانمانەوە نووساوان کردو بۆ وەزارەتی ناوخۆ. وەزارەتی ناوخۆ پشتگیری کردوین بۆ ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیرانیش بە نووسای ڕسمی پشتگیری کردوین بۆ وەزارەتی دارایی. بەڵام وەزارەتی دارایی پێش 2014 بۆی کەم تەرخەمی ئەوانۆ ئیشەکە نەکراکەوتە 2014 و قەیرانوشتا هات و ئێستا تا ئێستا هۆکاری سەرەکی جێبەجێ نەکردنی ئەم ئیشی ئێمە قەیرانی داراییە. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 5,000 کارمەندی مەدەنی موچە لە وەزارەتی ناوخۆ وەردەگرن. بە درێژایی کابینەکانی حکوومەتیش ڕێک نەخستنەوەی موچە و دەرماڵە سەرەکی ترین گرفتی موچە خۆرانی هەرێم بووە. هاوکات کارنامەی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی عێراقدا جەخت لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتانە دەکاتەوە لا ڕێگەی هاوتاکردنی موچە و دەرماڵەی کارمەندان و موچە خۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتەکانی دیکەی حکوومەتی عێراقدا. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.